گەلی کورد وە گەلێکی زۆری ناموسڵمان هەمیشە بە گەرموگڕی پێشوازی لە بۆنە ئیسلامیەکان کردووە. هەموو ساڵێکی ژوەک پیشاندانی خۆشەویستی و دەربڕینی ڕێز و وەفا بۆ پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت. یادی لەدایکبوونی ئەو سەروەرە بەرز و پیرۆز ڕادەگرێت. ئەوە ڕێگای ئەو نەگرێت زەرە دەکات. مامۆسای ئاینی لە مینبەرە چی فەرمووتە ئەو ڕێگە بگرە بەری مەدە بەردا زەرە دەکەی ڕێگەی مزگەوت بگری بەری نەدەیت و هەموو کاتێ بڕێ بۆ جەماعەت و هەر مامۆسایکی ئاینی دوو قسەی خەیری کرد گوێی لێ بگریت جەماعەتەکە نەفوتنی قسەی خەیری زانی بیکەین نەوزانی بێدەنی باشترە هەرچی بگرێ بۆ یادی پێغەمبەر بەکەم ێزانم و بەکەمیشە هەتا بۆی بگرێ هەتا ڕۆژی مردن هەر کەمە بۆ یادی پێغەمبەر بۆ یادی ئەو پێغەمبەرە گەورەی شەڵە بە هەر کەسێکیش دژایەتی ئەکا و مەکتەب و مزگەوت و شوێنانە داخە ئەوە خۆی دژە ئەو کەسە ئیسلام بەەوە ناشرین نابێ ئیسلام هەتا بێت جوانە بێ و پایە بەرزتر و بەرزترە بێ ئیشەڵا. مسلمانان ساڵانە بە سازکردنی ئەنگ و بەخشینەوەی شیرینی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێت بەرز ڕادەگرن و پەیمانی پابندی بە ڕێبازەکەی دوو پات دەکەنەوە و لەگشت شوێنەکاندا ناویە و پەیامبەرە سەرکردەیە دەدرەوشێتەوە. بە جۆرێک دەربڕینی سۆز و خۆشەویستی مسلمانان بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە ڕادە بەدەرە و هەمووان بە تامەزرۆیی گەشتن بە دیداری ئەو سەروەرە دەژین لە ڕۆژی دواییدا. دیارە باشترین یادکردنەوە باشترین مەولونامە بەڕاستی وەک ناوە برێ ئەوەیە کە ئێمە شوێن سونەتەکانی پێغەمبەری خواکەوین عەلەیهی سەڵات وسەلام باشتر لە بەرنامە و مەنهەجەکەی شارەزا بین باشتر دیقەت بدەین لەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چی کردووە لە ئەخلاقی جوان لە ڕەوشتی بەرز لە شێوازی هەڵسوکەوتی لەگەڵ دراوسێ لەگەڵ هاوڵانیدا لەگەڵ خەڵکی شارەکەی بەگشتی و لەگەڵ ژێردەستەکانیە. ساڵانە مسلمانان بە یادکردنەوە و بەرزڕاگرتنی یادی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی و بە نوێکردنەوەی پەیمانی شوێن پێڵگرتنی ئەو سەروەرە وەڵامێکی توندی و کەسانە دەدەنەوە کە چاوی تاریان بە نووری پەیامی پێغەمبەر هەڵنایەت و لە خۆڕاو بەبێ وردبینی فیشاک بە تاریکیەوە دەنێن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.